ئازان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. یەکی ئایار لەسەر جەمعەوەی ئارزی سپیرۆز بەتایبەت لە کارگەرانی خەباتکار، کارگەرانی ناڕازی، کارگەرانی ورەبەرز، کارگەرانێک کە لە تێکۆشان بەردەوامن سەرباری هەر تەنگ و چەڵەمەیەک، سەرباری هەر ڕێگریەک، سەرباری هەر هەڕەشەیەک لە کونج و قەراغەکانی ئەم دنیا پڕستە و چەسانەوەیە دەستبەرداری خەبات، دەستبەرداری خەونەکانیان بۆ ئایندەیەکی باشتر نابن. یەکی ئایارە جارێکی تر شەقامەکانی سەر تەقسەری دنیا بێ بە شوێنی نمایشکردنی ناڕەزایی و هێزی بەرین و فراوانی چینی کارگەر، چینێک کە بەرهەمهێنانی کۆمەلگا، دووبارە بەرهەمهێنانەوەی کۆمەلگا و ژیانی ئینسان لەسەر دەستەکانی ئەو بەڕێواچێ، چینێک کە سەرباری ئەوەی خاوەنی ڕاستەقینەی هەموو بەرهەمەکانی ئەم دنیاە و هیچ شتێک لەم دنیاە بەبێ ماندووبوونی ئەو بەبێ ڕەنکێشانی ئەو بەرهەم نایەت و نایەتە بوون. بەڵام لەگەڵ ئەوەشا لە سەروەت و سامانەکان، لە خۆشگوزەرانیەکان، لەو پێشکەوتنانەی کە ڕوئەدا لە هەمووان بێبەهرەتر، لە هەمووان نامراتتر، لە هەمووان بێبەشترە. ئەم چینە ئەبێت بە 140 ساڵ ئەم چینە هەموو دنیاە لە ڕۆژێکی وەک ئەمڕۆیە بۆ خواستەکانی، بۆ ئامانجەکانی، بۆ کۆتایی هێنان بە دنیای چەسانە و سەمی سەرمایهداری دێتە شەقام و جارێکی تر نیشانێداتەوە کە ئەو لە هەر زمانێک بێ، لە هەر نەتەوەیەک بێ، لە هەر وڵاتێک بێ، هەر جۆرێک بیت کاتەوە سەر بە چینێکی فراوان و جیهانیە، یەک بەرژەوەندی هەیە، یەک قازانجی هەیە. لە کوردستان ئێمە مێژووی یەکی ئایارمان مێژوویەکی تازە نیە، لە کۆنەوە چینی کارگەری کوردستان یادیەکی ئاری کردوێتەوە، بەڵام هەمیشە و دایم بەردەوام ئەم یادا بە ئاسوودەی نەکراوەتەوە یاخود بە شوێنەی نەکراوەتەوە، لەژێر فشار و گوشارا بۆ زۆرجار زۆر جاری ترەگەر گوشار و فشاری سیاسیش لە ئارایانە بوێ، فشار و گوشاری ئابووری لە ئارایە بووە. ئێمە بە پێویستمان زانانی وەک کەناڵی هیوا بەرنامێکی تایبەت سەباردەیەکی ئاری ئەم ساڵ پێشکەش بکەین کە تایە ئەو فعالیتە بەسەرکەینەوە کە خەریکە لە کوردستان ئەچێ بەڕێوە یاخود پلانی بۆ دانراوە، بەڵام بەداخۆ بە هۆکاری مەشغەڵەتی هەم من هەم میوانەکەم کە پاشکەمێکی لەگەڵما بێ نەکرا ئەم بەرنامەیە ڕاستەوخۆ بێ، هەر بۆیە تۆمار کراوە بە تۆمارکراوی لە ڕێگەی یوتیوب بۆ پێشکەش بێەوەی ئازیزەکرێت. خوازیارم لەوەی ئازیزە کە زەم بەرنامەیە بینیە لە ڕێگەی سوشیال میدیای خۆیەوە پەخشی بکە، لە فەیسبوک، لە تویتەر، لە پێگەکانی تر لینکی ئەم بەرنامەیە لە یوتیوبەوە شێر بکاتە بە دیدی بەشیشی زۆر لە بینەران بگە. لەگەڵ ئێوەی ئازیزە بەخێرهاتنی هاوڕێی ئازیزم شاباز مەحموودەکەم. شاباز بەخێر هاتی، سپاس دەکەم کە بەشدار بووی لەگەڵ ماوە سەرباری مەشغەڵەت دەم دەرفەتت خۆکان کە لەگەڵ بی بۆ دانی بڵێ تێڕوانیەکی گشتی یاخود راپۆرتێکی گشتی لەسەرەوەی لە یەکی ئایاری کوردستان چی ئەکرێوە چی بەڕێوە ئەنجام بدرێ. فەرموو. دەستخۆش ئەم کاتە و هەموو کاتێکی بینەرانی کەناڵی هیواشات و خۆشحاڵم لە دەرفەتێکی ترە لەگەڵ جەنابت و لە کەناڵی هیواوە دەربکەوینەوە کە بتوانین دەردەشەیە بکەین لەسەر مەسایلی کرێکاران و وە کێشەکانی کرێکاران و هەر لێرەشەوە مادەمەم بەرنامەیە بۆ ئایار تۆمارەکەین پیرۆزبایی ڕۆژی جیانی کرێکار لە تەواوی کرێکارانی کوردستان و عێراق و ناوچەکە و جیانی شەکەم. ومێ دەکەم ڕۆژی یەکی ئایا بکەینە ڕەمزی ناوتن بە زوڵ مستەمێک کە لەسەر کرێکاران هەیە. زۆر باشە. یەکیا لە خۆشی پیرۆز بیرم چ پیرۆزبایی لێ بکەم. شاباز من ئەزانم ئەگاداریەوە هەم بۆ حکومەی کە خۆشم بەشێک بووم لەو ناڕەزانی کە لە کوردستانە سەبارەتبێکی ئارەنجامەدەیە و جوڵانەوانە، ئاگاداری ئەوە هەم تەقلیدێک لە کوردستانە یا نەریتە لە کوردستانە باوە کە 28 مانگ ینی دوێنێەکە راپۆرتی قوربانیانی ڕووداوەکانی شوێنی کار بڵاو بکرێتەوە بۆ پێ لە کوردستان
دامەزراوەیەکی بڵێ تۆکمە یاخود کاریگەر نێ لەم بوارەیە کار بکە. ئێوە ئەوەکەتان گرتووەتە سەرشان کە هەر ساڵێک لە ڕۆژی قوربانیانی شوێنی کارەکە 28 نیسانە ئەم راپۆرتە بڵاو بکەنەوە و ئەم بابەتە دووبارە لە ڕێگەی میدیاکانەوە بوروژێنەوە کە تیشک بچێتە سەر هۆکارەکانی ئەم ڕووداوە دووقەزێنانەوە ئەو قوربانیانی کە چاوچێکی سەرمایهداران و بێ یاسایی نەبوونی هیچ پێودانێک بۆ پاراستن و ئەمنیەتی ژیانی کارگەران لە کاتی کارکردنە دروستیەکە تیشک بۆ ئەمە ڕاکێشن. ئەو ئامارەی کە ئەم ساڵ پێشکەشکان کرد چۆن بوو چی بووە ئەگەر کرێ سەبارەت بەو بابەتەکەمەی بووە بتێفەن. دیارە وەک خۆت ئاماژت پێکردێمە ساڵانە وەک بڵاوکراوەی دەنگی کرێکار و ساڵانێکی زۆری وەک ڕێکخراوی کرێکارانی بیناسازی لە ڕۆژی قوربانیانی شوێنی کار لە 28 چواری هەموو ساڵێک ئاماری ساڵانە و ئاماری چوارمانگی ئەو ساڵە ئەخەینە ڕوو و زۆربەی کات کۆنگرەی ڕۆژنامە نووسیە بەسین و ئەمانەوێ لە ڕێگای میدیاکانەوە ئەم هەواڵانە بین بە گوێی کۆمەلگات و دەسەڵات و لایەنە بەرپرسەکان و سەرنجیان ڕاکێشین بۆ کوشتارێک کە لە ناوەندەکانی کارە هەیە بۆ سەرنجیان ڕاکێشین بۆ ناسەلامەتیە کە لە ناوەندەکانی کارە هەیە سەرنجی لایەنە بەرپرسەکان ڕاکێشین بۆ ئەوەی کە بکەونە ژێر گوشار و فشارێکی میدیایی و هەڵسوڕاوانی کرێکاری و ئەو ڕێکخراوانەی کە داکۆکی کارن لە مەسایلی کرێکارانەوانە بتوانین هەمومان پێکەوە فشارێک لەسەر لایەنە پەیوەندیدارەکان بکەین بۆەوەی ناوەندەکانی کار لەوە ڕزگارکەین کە بۆتە کوشتارگەی کرێکاران. بەداخەوە ساڵانە ڕێژەی قوربانیانی کار لە کوردستان ساڵ بە ساڵ لە هەڵکشاندایە. بەداخەوە هەر دوێنێکە ئێمە لە کۆنگرەی ڕۆژنامە نووسیەکە خەریکی بڵاوکردنەوەی ئاماری 1/1/2024 هەتا 28 نیسان بووین. هەواڵێکمان پێگەیشت کە لە هەولێر لە کرێکارێ لە کاتی کارکردن کەوتبووە خوارەوە کە ئەو کاتی کۆنگرە ڕۆژنامە نووسیەکەی ئێمە ئەو برینار بوو. بەداخەوە ئەم بەیانیە لە نەخۆشخانە گیانی لەدەستدا بوو. ئێمە ئامارمان ڕاگەیان کە لە تەواوی کوردستان یعنی لەم 4 مانگەدا 20 حاڵەتی گیان لە دەستدانی کرێکاران هەبووە بەهۆی ڕووداوەکانی شوێنی کارەوە. بەڵام ئەمڕۆ بۆ دوای ئەوەی کە ئەو ڕووداوە لە هەولێر گیان بەداخەوە گیان لە دەستدانی و کرێکارە لاوە کە هاتە پاڵی و ساخیش بووە کە بزەبت ئەم هێرشەی کە کرایە سەر ناوەندی ئەم بەرەمێنانی غاز لە کۆرمۆر کە بەداخەوە لە ئاکامدا ئەویش 4 کرێکاری هاتوو گیانیان لە دەستداوە 2 کرێکاریش برینار ببوون. ئێمە تەبعاً ئەم 4 قوربانیە کە 26 مان ڕوویا بوو بەڵام داخڵی ئامارمان نەکردبوو لەبەرەوەی یەکلایی نەببوو دەنگۆی جیاوازە بوو لەسەر مردنیان و دەنگۆی جیاوازە بوو لەسەر ڕێژە و ژمارەیان و ئێمە عادەتەن هەتا ناوی سیانی تەواو و وێنەکانیان و هۆکاری ڕووداوەکە و تەواوی دقیق نەبێ داخلی ئاماری ناکەین. بەداخەوە ئەمڕۆ ئاخرین چێکی ئاماری قوربانیانی کار لە کوردستان گەیشتە 25 قوربانی لە 4 مانگی ڕابردووە. زۆر ژمارەیەکی گەورەیە بەڕاستی بەقەدەرەوەی کە پرۆژەکان چەند کەمن لە کوردستانەوە بەڕاستی ڕووداوەکانی کاریژەوەی کە حسابەکرێ بۆ نمونە چوونە سەرکار و هاتنەوە لە سوی داژین ئەگەر کەسێک بەڕێوە بۆ سەرکار و بێتەوە لە ڕێگا تووشی حادسەیەکی ڕووداوێکی هاتن شۆ ببێ بە قوربانی کار حسابە و حتا تەنانەت ئەوانشی کە لە سوپایە یاخود لە هێزەکانی ئاسایش و پۆلیسە لە کاتی کارکردنە لە کاتی مەشقکردنە ڕووداوی کاریان توژە بێ ئەوانش بە بەشێک لە ڕووداوەکان حسابەکەن لەگەڵ ئەوەیە ئامارەکان زۆر کەمەچێتە سەر 120 کەس لە ساڵێکە کە دیارە وڵاتێکی گەورەتر و وڵاتێکی سەنعەتی تر و پڕپڕۆژەتر و زۆر فراوانتریشە لە ڕووی مەساحە و لە ڕووی دانیشتوانیشە و لە کوردستان. بەڵام ئەم ژمارەیە کە ئێوە تۆمارتان کردووە کە دیارە شانازیە کە ینی بەڕاستی جێگەی دەستخۆشی ستایشە کە ئێوە نەمارکەتان لە ئەستۆ گرتۆ ژینە لەوە ناچێت هیچ دام و دەستگایشی تر زۆر بایەخ بەم بابەت و مەسەلێ بدا.
بەرحاڵ دڵدەزێنە ئەو ڕووداوانە کرانە ڕوونەدەن ئەکرا بە پاراستنی ئەمنیەتی کاروەوانە کەمتر بنەوە بەڵام ئەوە بەشێکە لە واقعێتە تاڵی کە چینی کارگەری کوردستانی تیاشی بەرحاڵ چی لەسەر خاڵێکی دە سەبارەت بە خودی یەکی ئایار بەرنامەتان چیە پێم خۆشە لێرەوە سەبارەت بەو نەخشانەی کە داتان ناوە بۆ دوو ڕۆژ دوای ئێستا یاخود بۆ یەکی ئایار کەمێک بۆم بدوێت و دواتر لە وردەکاریەکانیشی دیارە پرسیاری ترمە بفەرم حتما دیارە وەگاگەداری خۆشە کە ئێمە ساڵانە تقریبان 20 ڕۆژ بە مانگ پێشتر ئامادەکاریەکەن هەڵسوڕاوانی کرێکاری و ڕێکخراوەکانی کرێکاران و ئێمە لە کوردستان وەک بڵاوکراوی دەنگی کرێکار ڕێکخراوی کرێکارانی بیناسازی وە کۆمەڵی هەڵسوڕاویش کە لە مەیدانە جیاجیەکانە هەن هەمیشە سەرقاڵیەوە بن کە ئامادەکاری بۆ مەراسیمەکان و ڕێپێوانەکان وە گردبوونەوەکان وە چالاکی کرێکاریەکان بەگشتی بکەین ئەم ساڵیش دیارە وەک سنتەری پارێزگای سلێمانی لە ناو سنتەری شار کۆمیتەی ئامادەکاری بۆ یەکی ئایر کە بە ناوی کۆمیتەی یەکی ئایری سلێمانی پێگاتوە لە چەند هەڵسوڕاوێکی کرێکاری ئامادەکاریمان بۆ کردووە کە ڕۆژی یەکی مانگ لە شاری سلێمانی ڕێپێوانێک بکرێت و مەراسیمێکیش بکرێت دوا بە دوای ڕێپێوانەکە و هەردوێنێ کۆنگرەی ڕۆژنامە نووسیمان بەس کە ئاماری قوربانیان و یاداشتی سەلامەتی کە کۆمەڵی خواستی کرێکارانە بۆ مەسەلەی دابینکردنی پێدەویستیەکانی سەلامەتی لە شوێنی کاروانە بڵاو کرایەوە دوا بە دوایەوە کۆمیتەی یەکی ئایار چوینە بەردەم پەیکەری قوربانی کار لە پارکی ئازادی تاجەگوڵینەی کۆمیتەی یەکی ئایاری سلێمانیمان لەسەر پەیکەرەکەدانا وەک ڕێزلێنانێ بۆ ئەو قوربانیانەی کە لە مەیدانەکانی کارە گیانیان لە دەستداوە و کرێکارانی بۆ بژێوی ژیانیان بەهۆی ناسەلامەتی شوێنی کار و گیانیان لە دەستدا بوو یادکردنەوەیەک لەوان چوینە ئەوێ و بڕیاری شەوەکو ستافی بڵاوکراوەی دەنگی کرێکار لەگەڵ کۆمەڵی هەڵسوڕاوی کرێکاری سنووری ناوچە کارگە پیشەسازیەکانی قەزای بازیان و کرێکارانی چەمچەماڵ کرێکارانی تەکیە و کرێکارانی بەردەقارەمان لە قەزای بازیان ڕۆژی یەکی ئایار کاژمێر 10:30 سەر لە بەیانی لە هۆڵی لە یاریگای داخراوی بازیان گردبوونە مەراسیمێکی کرێکاران بکەین کە کرێکاران خۆیان و بە هاوکاری بڵاوکراوەی دەنگی کرێکار ئامادەکاریان بۆ کردووە و ئەو ڕۆژە لەوێ کرێکاران و دەنگی کرێکار پێکەوە ئەو ڕۆژە بەرز ڕادەگرین کەوابێ ڕۆژی یەکی ئایار هەم گردبوونەوە هەیە لە بازیان لەو ناوچە پیشەسازیە و هەم لە ئێوارەکەی لە شاری سلێمانی ڕێپێوان هەیە بەڵێ ئەوەی سلێمانی سعات 4 لە بەردەمی باخی گشتی شاری سلێمانی بۆ بەردەمی بازاڕی کاسۆمۆڵ لە ناو سنتەری شار ڕێپێوانەکرێت لەوێژ مەراسیمێک بەڕێوەچێ کە تێیدا بەیانی بەیاننامەی کۆمیتەکە و یاداشتی خواستە کرێکاریەکان و چەند سرودێکی کرێکاری لەوێ ئامادەکاری بۆ کراوە کە لەوێ ئەبێت هەروەها ئەوەی قەزای بازیانیش کە بڵاوکراوەی دەنگی کرێکار بە هاوبەشی لەگەڵ سوڕاوانی کرێکاری کارگە و ناوچە پیشەسازیەکان لە سنووری بازیان چەمچەماڵ تەکێ بەردەقارەمان و ئەو سنوورە بەڕێخین بڕیارە سعات 10:30 سەر لە بەیانی ڕۆژی یەکی 5 لە یاریگای داخراوی قەزای بازیان بەڕێوە بچێت زۆر باش زۆر چاکە حتمما دواتریش لە کۆتایی بەرنامەکەیە من پێشنیارەکەم کە ئەم بانوازە دووبارە بڵاوکەینەوە بۆی کە بتوانین بە ڕێگای تریش ئەم پەیامە بگەینین بە هەر خەڵکانێکی هەرچی زیاتر و کارگەرانی هەرچی زیاتر بە تایبەتی لە ناوچەی سلێمانی زۆر باشە باسی داخوازیە کرێکارەکان کرد باسی لیستی ئەو خواستانەت کرد کە ئەم ساڵەیەکی ئایارە فۆرمۆڵە کراوە و پێشکەشەکرێ پێم خۆشە باسی ئەوە بکەیت بۆ هەموو دواتریش پێم بڵێ گرێگۆڵەکان چین لە بەردەم ڕێخستنی ئەم خۆپیشاندان و یاخودە و چالاکیەی کە لە بازیان هەیە سەرەتا خواستە کارگەریەکان چین ئەوانی کە لەسەری ڕێکەوتون ئەم ساڵ وەکو لای حی یاخود وەکو بڵێن لیستی خواستەکانی یەکی ئایار بەرز بکرێتەوە چی لەو خواستانە فەرموو بەڵێ گرنگترینە و خواستە کرێکاریانەی کە هەیە لە ناو کرێکارانە و لە ناو خواستەکانی ئەم ساڵیانە
جێگا دەگرێ مەسەلەی قەدەغەکردنی لە سەرکاردەرکردنی کرێکارانە کە یەکێکە لە هەرە کێشە گەورەکان لە ناو کرێکاران کە ئێستا بوونی هەیە بەداخەوە هەر کرێکارێک لە ناوەندەکانی کار لە کارگەکان لە شوێنی کارەکان کە لەسەر مەسایلی دیفاعکردن لە سەعاتکاری لەسەر حەقدەستی لەسەر شوێنی پشودانی لەسەر نان خواردنی داوایەکێ بێ خواستێکێ بێوە بە دڵی ئیداری کارگە نەجوڵێتەوە فەسڵکردن یەکێکە لە چەکەکانی دەستی کارگە و خاوەنکارەکان بۆی ئەمە بە یەکێ لە هەرە خەتەرە گەورەکان لەسەر کرێکاران بەداخەوە هەرم خەتەرەش تەسیری دروست کردووە لەوەی کە جۆرێک لە کرێکارانێک بەشێک لە کرێکاران بترسن لەوەی لە بەشداریکردن لە ڕێپێوانە کرێکاریەکان لە مەراسیمە کرێکاریەکان لە ناڕزایەتی دەربڕین چوزانم لە گردبوونەوە و کۆبوونەوەیان لە دەوری یەکتری لە خۆڕێکخراوکردنیان لە تەنانەت مشت و مڕ دروستکردن لە ناوخۆیانە لەسەر مەسایلەکانی پێویست بە ژیان و حەقدەست و کارکردن و ئیسراحەت و پشوەکانیان یعنی جۆرێک لە جۆرەکان فشارێکی زۆر گەورەیە بۆ یەکێ لە هەر خواستە ئەساسیەکانی کرێکاران قەدەغەکردنی لە سەرکاردەرکردنی کرێکارانە و یەکێکی تریش لە ئەو خواستانەی تر کە کرێکارانەیە کەمکردنەوەی سعاتی کارەکە زۆرێک لە کارگەکان لە کوردستان و زۆرێک لە ناوەندەکانی کارکردن و زۆرێک لە کۆمپانیاکان کرێکارانێک کە پێشتر عەقدێک کراوە قەرار بووە 7 سعاتیان 8 سعات کاری پێ بکە کۆمپانیا هەیە بۆ نمونە کرێکارانێک بەکارێنێ بە 350-400 هزار دینار 10 سعات 12 سعات کاری پێەکە کارگە هەیە پێشتر عەقدی لەگەڵ خەڵکەکە کردووە لەگەڵ کرێکارەکانە کردووە کە گوایە 8 کاتژمێر کارەکەی 8 کاتژمێر لە کارگە دەبی سعاتێکە پشووە بێ بەڵام لە کاتێکدا جاری وایە 10 سعات تێپەڕێنێ بە عینی موچە و بێەوەی هیچ ئیزافەکارێکیان بۆ حساب کرێت بۆیە بەرزکردنەوەی حەقدەست و کەمکردنەوەی سعاتی کاری شێشێکە لە خواستەکانی کرێکاران و یەکێکی تریش لە خواستەکانی کرێکاران کە بەشێک لە کرێکارانی وشیاروە بەشێک لەو کرێکارانەی کە درکیان بەوە کردووە ئەگەر ئەم خەتەرانەی لەسەر کاردەرکردن و ئەم فشارانە و ئیزافەکاریانەی کە هیچ حەقێکیان بۆ دانانرێن و کۆمەڵێک گوشاری تریشکە لەسەر کرێکارانەیە پێویستی بە خۆڕێکخراوکردنە بۆیە بەشێک لە کرێکارانی وشیاریش یەکێک لە خواستەکانیان ئەوەیە کە مەسەلەی ئازادی ڕێکخراوبوون لە ناوەندەکان لە کارگەکان لە شوێنی کارەکانیان جۆرێک لە جۆرەکان ئازادی خۆڕێخستن و خۆڕێکخراوبوونیان پێ بدرێت ئەمە و دەیان یعنی خواستی تری کرێکاری هەیە لەوەی کە لە مەیدانی جیاجیایە بۆ نمونە کارمەندان و کرێکارانێکی زۆر هەن کە دەیان ساڵ چەندین ساڵە بە گرێبەست کارەکەن بۆ دەوڵات تاکو ێستا نەکراون بە کرێکاری هەمیشەی و حەقدەستەکانیان زۆرە خوێ و یەکێکی کە لە خواستەکانی کرێکاران مەسەلەی دانی موچە لە کاتی خۆیەتی کە بەداخەوە کە کرێکارانێکی زۆر لە زۆربەی کۆمپانیاکانی کوردستان دەرگیریەم کێشێن لە نمونەی کرێکارانی ژینگە پارێز کە زیاتر لە 7,000 کرێکاری ژینگە پارێز لە کوردستان بوونی هەیە یەکێ لە هەرە کێشە سەرەکیەکانی کرێکارانی ژینگە پارێز ئەوەیە کە موچەکانیان هێزگار کەمە بڕی ئەو موچەی کە وەریەگرێن لە 300 بۆ 350,000 تێناپەڕێ و زۆربەی کۆمپانیاکانیش لە زۆربەی ناوچە جیاجیەکانی کوردستانە بەداخەوە 2 موچە 3 موچەیە کرێکارانە لە ساڵێکدا ئەخورێت نادرێ پێیان و هەر ئێستا لەم کاتی کە من و تۆ ئەم چاوپێکەوت ناکەین لە چەند ناوچە و لە چەند زۆنی جیاجیا لە کۆمپانیای جیاجیا کە ئەم کرێکارانەی ژینگە پارێز نزیکی 64 ڕۆژ لە دانەیەکیان نزیکە بێتەوە لە 70 ڕۆژ کە 69 ڕۆژ کە موچەکانیان نەدراوە ئاخرین هەڕەشەکە لە کرێکاران لەلایەن ئیداری ئەم کۆمپانیایانەوەی چێ لە کۆمپانیاکان لە بەرامبەر کرێکارانە پێی وتبوونەتر 50 ڕۆژ جارێ لە مۆدووە موچایری ئەگەر ناڕزایەتیتانەیە هەرکەس قایل نییە بەمە دەرگای کۆمپانیا کراوێت توانێت کارەکەی بەجێ بێڵێ لەبەرەوەی ئەو سنوورەی کە ئەم کۆمپانیای کاریتیاکە ئەم کرێکارانە لەوێ بەناچاری زۆربەی ئەم کرێکارانە دەرچووی زانکۆکانن تەخەڕوجی کۆلیژی باشن کە ئەبوای لە شوێنی زۆر باش ئەمانە جێ بکرێنەوە یعنی خاوەنی شەهادەی بەرزن دەیان ساڵ خوێندویانە تایەتی خوێندنێکی لە ئاستێکی زۆر بەرزتەواو کردوە بە ناچاری سەکاری ژینگە پارێزیەکە بە موچەیەکی 325,000
بەڵام ئەو ناوچەی کەم کۆمپانیانە کاری تیاکەن مەسلەی بێکاری یەکێکە لە هەرە کێشە ئاسڵیەکانی کرێکاران و کۆمپانیەکانیش هەست بەو ڕێژەی زۆری بەتاڵاکەن بۆیە ترسیان لە ترسیەوەیان نییە کە کرێکاران دەرکەن ئەزانن کە بەتاڵەیەکی زۆر ئامادەیە بۆ جێگرتنەوەی و کرێکارانە و ئەوانیش ڕۆژ بە ڕۆژ فشارەکانیان بۆ سەر کرێکاران زیاد دەکەن. دەستە خۆش بێ من هەر ئاوا سەپی چەند سەرنجێک بڵێم هەڕە شاباس هەست دەکەم خواستی کارگەرانی ژن لە ناو ڕێزی خواستەکانە یان نییە یاخود تۆ نەچیتە هەیە ببوورە من بیرم چوو هەر بۆ نمونە توانم نمونە بێنمەوە کارگەکان ئێمە ئەم 28 ئەم مانگە 24 ئەم مانگە ببوورە چوینە بەردەمی دادگایی پیرەمەگرون وەک بڵاوکراوەی دەنگی کرێکار لەسەر مەسەلەی ئەو جیاوازی موچە کە لە بینی ڕەگەزی ژن و پیاوە هەیە راپۆرتێکی بڵاوکراوەی دەنگی کرێکار هەبوو کە باسی جیاوازی ڕەگەزی کرابوو لە مەسایلی موچەدانە کە یەکێک لە کارگەکانی سنووری پارێزگای سلێمانی کە فەرقێکی دروست کرد بوو لە بینی موچەی ژن و پیاوە و لەسەر ئەمە راپۆرتێکمان بڵاو کرد بۆ ڕۆژی 24 مانگ ئێمە چوینە بەردەمی دادگا تیمی پارێزەرانی دەنگی کرێکار و سەرنووسەری دەنگی کرێکار و ستافی دەنگی کرێکار چوینە بەردەمی دادگا بەڵام کۆمپانیا ئامادەی دادگاکە نەبوون و تاخیر کراوە بۆ 5/6 ئێمە وەکو بڵاوکراوی دەنگی کرێکار درێک بەواکەین کە غەدرێکی زۆر لەسەر مەسەلەی ڕەگەزی یعنی ئافرەتان لە زۆربەی ناوەندەکانی کارە کێشەی جۆر بە جۆریانەیە یعنی تەحەڕوشی جنسی بە ئافرەتان نەکرێت لە شوێنەکانی کار و مەسەلەی تەنگپی هەڵچنین بە ئافرەتان هەیە و زەفەربردن بە ئافرەتان هەبووە و زۆرێک لە شتانی کە ئافرەتانیان خسۆتە ژێر گوشار بەشێکی زۆر لەوانە ناتوانن یعنی کێشەکانیان ڕوو بە کۆمەلگای ئەعلان کەن بیڵێن عکس کرێتەوە کۆمەلگا بیبیستێ لایەنە پەیوەندیدارەکان کاری لەسەرکەن بەڵام ڕۆژانە لێرە و لەوێ ئێمە بڵاوکراوەی دەنگی کرێکار دەرگیری جۆرێک لەم کەیسانە ژەبینەوە کە ئەم جۆرە گوشارانەش بەهۆی جیاوازی ڕەگەزیەوە هەیە. زۆر باشە دەست خۆش بە تایبەتی بێژگەلەوەی کە باس کرد و چوویتە سەری بە سوپاسەوە ئەو باسی بابەتی کاری ژنان لە کۆمەلگایە زۆر جار هەر تەنها ئەو کارە ئەبیرێکە ژنان دێنە دەرەوە بۆ خاوەنکارێکەن و لە بەرامبەریا کرێ وەرەگرن نوازانم ئێستا لە شاری سلێمانیە بە تایبەتی کۆڵانە هەژار نشینەکان بگەڕێی بەشی زۆری ژنان لەو جێگانەیە بە پارچەکاری بە کاری دیاریکراو بۆ بازار بۆ خواردن دروستکردن بێ نان دروستکردن بێ شت چنین و ڕستن بێ بەمانە مەشغوڵیکان و ژیان و بڵین گوزەرانی خێزانشی جاری وهەیە پە بەڕێوە ئەبن کە ئەمانە زۆر جار دەرگیری استیغلالێکی زۆر ئاشکرا بن لەلایەن بازرگانەکان و لەلایەنەوە کەسانەوە کە ئەم جۆرە بزنسانە بن بەڕێوە بڕای من لە یەکی ئارە وەختی ئەوەیە کە ناوی ئەم ژنانەوە باسی ئەم ژنانش بێتە ئاراوە چونکە لێمان شاراون و لە تۆ شاراوانیە کە ژنان بەشێکی زۆر زۆر کاریگەری چینی کارگەری کوردستانن یعنی وانە کە کارگەران زۆر جار وایەتە خیاڵ کە باسی کارگەرانەکرێ باسی پیاوانەکرێ باسی پیاوانێک کە بە قۆڵ و بازوو لە شوێنی سەخت و یا بە تایبەتی لە چوارچێوی بیناسازیوانەیە کارەکەن بەڵام کار بۆ ناوەند و زۆر شوێن و کارگە و ناوەندەیە کە بەعزێ کارگە هەیە تەنانەت ڕێژەی کرێکارانی ئافرەتی لە کرێکارانی پیاو زیاترە و دەیان کارگەی لاوەکی دروستکردنی نان و شیرینی و دروستکردنی شتی جۆر بە جۆر و کارگەی جلوبەرگی ئەهلی هەیە و ئەمانە یعنی زۆربەی کرێکارەکانیان ژنن لە زۆر مەیدانی جیاجیایە کە بە تایبەتی لەم چەند ساڵی کۆتایی لە کوردستانە ژنانێکی زۆر هاتوونەتە ناو بازاڕی کارەوە و هێزێکی فراوانی هێزی کاری کوردستان پێگەێنن بۆیە یعنی لێرە و لەوێتر ئەم شتانە ئەبیسرێ بەڵام بەهۆی داخراوی عەقڵیەت کە لە کۆمەلگای ئێمە جۆرێک لە داخراوی هەیە لە بەرامبەر مەسایلی بە تایبەتی مەسەلەی تەحەڕوشی جنسیۆمانی کە بە ئافرەتانەکرێەوە بە و ئەو شارە ڕەگەزیانەی لە بەرامبەر ژنان ناکرێ ژنانێک لەوەی نەتوانن ئەمانە ڕوو بە کۆمەلگا و چوزانم لە ڕوو لە دادگاکان کەن و ڕوو لە ڕێکخراوەکان کەن و ڕوو لە میدیاکان کەن بتوانن ئەم کەیسانە بوروژێنن جۆرێک لە بێدەنگی لێکرێت جۆرێک لەوەی کە
دەست لە ماف و حەقی خۆی هەڵەگرێ و شوێنی کارەکەی بەجێڵێت بە ناچاری. یعنی ئەمە ژێ بەشێکی تری کارگەران کە زۆر جار لە هەمووان زیاتر ستەمیان لێکرێەوە هیچ دەرەتانێکیان نیەوە جۆرێک وەکو بەردە مامەڵاکرد کارگەرانی هاتوون ئێوە لە بابەت ئەمەوە بەردێکی دیاریکراوتان هەیە لە خواستەکانی یەشی ئایرە بۆ کارگەرانی هاتوو ئایا پەیوەندێکی وا هەیە کە ئەوانیش بەشێک بن لەم یادکردنەوەیە ئەمانیش لەم ڕۆژەیە مەسەرەن لەگەڵ کارگەرانی کوردستانە بەشداری بۆ نەویادی یەشی ئایار بن بۆ نمونە لافیتی خۆیان هەبێ بە زمانی خۆیان لە ناو ڕێپێوانی یەشی ئایرا هەبن بیرتان لەوە کردوێتەوە؟ حتمما ئێمە ئامانجمانەوەی کە بتوانین ئێمە بیرکردنەوە و تێڕوانین ئێمە سەبارەت بە کرێکارانی هاتوو لە کوردستان دەیان ساڵ یعنی معلومە کە ئێمە بیرکردنەوەی ئێمە ئەوەیە کە بە یەک چاوسێری کرێکارانێکەکەین کە پەیداکردنی نان بۆ خۆی و خێزان و خاوەنەوادە و مناڵەکانی ناچاری کردووە دەیان سنووری دەیان وڵات ببڕێوێسا لە کوردستان بە ناچاری هاتووە کارێک دەکات. ئێمە ئەمانە لەگەڵ کرێکارانی کوردستان هیچ جیاوازیەکیان ناکەین بە یەک چاو سێریانەکەین یعنی بەداخەوە ڕێژەیەکی زۆر لەو قوربانیانی کە لە 25 قوربانی کە بوو نۆیان لەو کرێکارانی کە گیانیان لە دەستداوە کرێکارانی هاتوون ئەمەی کۆرمۆر 4 کرێکاری کە گیانیان لە دەستداوە 4یان کرێکارانێکن کە لە دەست جەنگ هەڵهاتوون لە یەمەنەوە لە وڵاتی یەمەنەوە هاتوون لە کوردستان بۆ پەیداکردنی قوت بۆ خۆیان و خانەوادەکانیان بەداخەوە لێرەش جارێکی تر بەر هێرشێکی لەو جۆرە وەحشیانەیە کەوتون کە کرێکاران سوتەمەنی ئەم جەنگانن. بچینە سەر باسێکی تر بابەتێکی تر سەبارەت بە ڕێگریەکان لە ئەم بڵێن یادکردنەوەی یەشی ئایار و ڕێپێوان و یاخود بە تایبەتی ئەو کۆبوونەوەی کە قرار وایە لە بازیان بکرێت ئاگادار بۆ بەرەو لە بەرنامەکەش بۆ باس کردم کە زۆر ماندووی بەو بابەتەوە پێم خۆش بوو سەبارەت بەوە کەمێک فەرموو. حتمما بە تایبەتی مەراسیمێک کە کرێکاران بتەوێت خۆیان ڕێکی خەن وە خۆیان قسەکەر بن وە خۆیان چۆنەڵێ دەوری ئەساسیان بێ لە ڕێخستن و کۆکردنەوەی لە نمونەی ئەمەی کەدنی کرێکار باوکاری هەڵسوڕانی کرێکاری لە بازیانەیەکە کارێکی زۆریوێ و قورسە وە کۆکردنەوەیم کرێکارانە لە کارگەی جیا و لە ناوەندی جیا و لە شوێنە جیاجیەکانی ئەو سنووری چەمچەماڵ بازیان تەکیە و ئەو کارگە زۆرانی کە لەوێ هەن لێرە و لەوێ کرێکارانێک بەشداریەکەن ئەمە خۆی بۆ خۆی قورسە جۆرێک لە ئەو فشاری کە کرێکارانێک تاکو ێستا پێیان وایە بەشداریکردن لە مەراسیمانە جۆرێک لە ترسی بۆ دروست کردوون کە بە خەتەر یەدینن خاوەنکار چوزانم گوشار و فشار کاتە سەریان و جۆر لە مماتەڵات و ڕێگری کە دەسەڵات بۆ مەراسیمانە و ڕێخستنی یەنێتە پێشەوە جاری وایە دەرگیرێ بین کە مماتەڵاتی ئیداری ومانە و پێکەن و جۆرێک لە جۆرەکان یانەوێ سار دەکەنەوە لەم جۆرە مەراسیمانە ئەمانە و دەیان ڕێگری تری جۆر بە جۆر هەیە بەڵام خۆشبەختانە ئێستا ئەمڕۆ ئاخرین ئامادەکاریەکانی ئەو مەراسیمەمان بە کۆتایی گەیاندووە و زۆربەی شتەکانمان بەو شێوازەی پلانمان بۆ دانابوو چووەتە پێشەوە و هەڵسوڕاوانێکی زۆری کرێکاری فعالیاتەکەن ئەم چەند ڕۆژە وەک دیداری ناوەندەکانی کارمان کردووە وە کرێکارانێکی زۆر ئامادەکاریان کردووە بۆ بەشداریکردن بۆیان و وەسایلەکانی گواستنەوە ئامادە کراوە بۆ کرێکارانێکە لە کارگە و شوێنە جیاجیەکانەوە بەشداریەکان خۆشبەختانە ئەمە دووەمین تەجروبەیە کە بڵاوکراوەی دەنگی کرێکار لەگەڵ سوڕاوانی کرێکاری و ناوەندە کرێکاریەکان خۆیانێکن یعنی ئەتر جۆرێکە لە نمونەیەک لە نمونونەکانەوەی کە کرێکارانێک خۆیانەتر هاتوونەتە مەیدان و دەسەبن بۆ مەسەلەی مەراسیمە کرێکاریەکان و جۆرێک لە خۆڕێخستن هەر تایتڵی ئایاری ئەم ساڵی کرێکارانی ئەوەمان پێڵێکە لەژێر دروشمی بەرەو پێگەێنانی دەستە کرێکاریەکان کە ئەمە تایتڵێکە کە هەڵسوڕاوانی کرێکاری پێشنیاریەکەن بۆ ئایاری ئەم ساڵ کە پێیان وابوو و ئێمە ژۆک بڵاوکراوی دەنگی کرێکار باشترین وەسیلەی خۆڕێخستن لەم کاتەیە دەستە کرێکاریەکان بەلای ئێمەوە باشترین بژاردەیە بۆ ئەوەی کە کرێکاران لە ناوەندەکان لە کارگەکان لە کۆمپانیاکان بتوانن چەندین دەستەی لێرە و لەوێ دروستکەن
تا دوا ڕۆژ بتوانین ئەم دەستانە هەمووی لە کۆبوونەوەیەکی گشتیا ڕێکخراوێکی سەراسەری کرێکاری لێ دروست بێت. دەستان خۆش بێت. زۆر زۆر باشە. ئومێدی سەرکەوتن بە ئومێدی ئارێکی شکۆدار بە ئومێدی ئارێکە شایستەی جێگا شوێن و کاریگەری چینی کارگەر بێت کە بەڕاستی ژیانی کوردستانیش وەک ژیانی هەموو کۆمەڵگەکانی تری دنیا بەسەر دەستی کارگەرەوەیە. بەرحاڵ من پێم خۆشە لە کۆتایی ئەم بەرنامەیە فرسەت بێەوە بدەم ئەگەر قسەیەشی تر نەمابێ لەم بابەتەوە بیکەن فرسەتان پێ بم کە ئەو ڕاگەیاندنە یاخودە و بانگەوازەی کە کردتان بۆ چالاکیەکان بە شێوەیەکی تایبەت بیکەن و بۆی بتوانین لە ڕێگەی سۆشیال میدیاوە وەکو بڵێن فەقەرێکی کورد دووبارە بڵاوی بکەینەوە و خەڵکانێکی زۆرتر ئاشنا بکەین بە یادکردنەوەی یەشی ئاری ئەمساڵ. بەڵێ بۆ ڕاستکردنەوەی ئەو ژێرنووسەش بۆی بە هەڵمەڕوا من بەڕێوبەری سایتی دەنگی کرێکارم هاوڕێوە سامادی سەرنووسەری دەنگی کرێکارە. زۆر باشە باشە مادەم وایە بە هەر لای بەرم ئەگەر وابێت بە ببورە. هەر لێرەوە پێم خۆشە دوایەوەی سپاس بۆ ئەم دەرفەتی کە جەنابێت وە کەناڵی هیوا پێیداین لێرەوە بانگەواز لە کرێکارانی ناوچەی چەمچەماڵ تەکێ بازیان و تەیناڵ ئەڵایی و ئەو ناوچە و قەزا و ناحیانی کە ئەکەونە سنووری کارگەکانی ناوچەی بازیان لێرەوە بانگەوازیانەکەین کە ڕۆژی 1/5 ڕۆژی چوارشەمە کاتژمێر 10:30 سەر لە بەیانی لە یاریگای داخراوی بازیان بڵاوکراوەی دەنگی کرێکار بە هاوکاری لەگەڵ هەڵسوڕاوانی کرێکاری لەو سنوورە مەراسیمی یەکیار ڕێک دەخا. بۆیە داواکەین لە کرێکاران بەشداریکی فراوانیان بێ لەم مەراسیمەدا کە کرێکاران خۆیان ڕێخەران و قسەکەرانی ئەم مەراسیمە دەبن و مەراسیمێکی بە مانای کەلیمە مەراسیمێکی کرێکاری دەبێت کە کرێکاران لەوێ گوێ لە موشکیلە و کێشەکانی یەکتریە گرین و قسەکانمان یەکە خەین و هاودڵی یەکە بین و لە پاڵ یەکدا دەبین لەژێر ناونیشانی بەرە و پێگێنانی دەستە کرێکاریەکان ئەم ساڵ لە یاریگای داخراوی بازیان پێکەوە هەمومان کۆ دەبینەوە. سپاس بۆیەوە. هەر بژیت دەست خۆش شاداد جان ببوورە لەو هەڵەیە کە ڕوویدا بوو. بەرحاڵ من دووبارە پیرۆزبایی یەشی ئارت لێکەم. ئەگەر دواوتت هەیە لەم بەرنامەیە پێشکەشی بکەی بفەرموو ئەگەر نا لەمە زیاتر کاتت نەگرم ئەزانم سەرقاڵی و ڕەنگە زۆریش ماندووبی پێویستە بە ئیسلاحات هەیە. زۆر خۆشحاڵ بووم و سپاسی ئەم دەرفەتاکەم هیچ شتێکم نەماوە بۆ وتێن تەنا پیرۆزبایی یەکیار لە کرێکارانەکەم و داواکەم کرێکاران لە هەر شوێنێکە مەراسیمەکانی یەکی ئایار وە ڕێپێوان و چالاکی ئایارەکان هەیە بچەند بەشداری تێدا بکەن و بێدەنگ نەمێنن. سپاس بۆ هەر بشیت دەست خۆش و دووبارە یەکی یاریی شکۆدار و پیرۆز و سەرکەوت و ئاواتەخوازم بۆ کارگەرانی مادبوونەناس و خەباتکارانی جوڵانەوەی کارگەری لە کوردستان. زۆر سپاس بۆ بەشداری دووبارە. بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتی نەکۆتایی ئەم بەرنامە کورتە تایبەتە سەبارەتبەیەشی ئايات بە ئومێدی ئەوەی ئارێکی شکۆدارمان هەبێ بە ئومێدی ئەوەی ئەم بەرنامەش بتوانێ وەکو بڵندگۆیەک بانگەوازی ئێوەی ئازیز بێ بۆ بەشداریکردن لە مەراسیم و بۆنە و ناڕزاییەکانی یەکی ئایارە تا بەڕێزی یەکگرتووی کارگەران خواستەکان ئاواتەکان خەونەکانی چینی کارگەر بەدی بێ تا بەرنامەیەکی تر یەکتردیکنەوەیکی تر و باسێکی تر هەموو ئێوەی ئازیز بە شادی و کامەرانی ئێستێ هەر بژین.